سەرۆکایەتی هەرێم لە کوردستان دەست بەکار بوو و کابینەی حکوومەتیش وردە وردە بەرەو تەواوبوونە و دیارە ڕاست پێدراوە. ئەمە ئێستا کاتی خۆیەتی کە حکوومەتی تازە یاخود هەرێمی تازە ڕێکەوتنێکی درێژخایەن لەگەڵ حکوومەتی عراقی واژوو بکە. ڕێکەوتنێک هەدەفەکەی ئەوە بێ کە ئەو مەلەفانەی کە بە معلقی ماونەتەوە جا چ مەلەفی نەود بێت، چ مەلەفی خاڵە گومرجەکان بێت، چ مەلەفی داهاتی ناوخۆ بێ، ڕێکەوتنێکی درێژخایەن لەگەڵ حکوومەتی عراقی بکە بۆ ئەوەی کە خەڵک لەو ترس و دڵە ڕاوچەیە نەجاتی بێ کە تۆ چاوەڕێی ئایا ساڵی ئایندە ئایا شەژمانجی ئایندە مەعاشوی موچە خۆردێ بۆ کوردستان و ئێمەش وەکو نوێنەرانی کورد لە هەموو حیزبە سیاسیەکان ئێمە هاوکاری حکوومەت و هاوکاری سەرۆکایەتی هەرێم دەبین لەوەی کە ڕێکەوتنێکی تۆکمە بکرێت لە بینی حکوومەتی عراقی و حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو پرسانەی کە ماونەتەوە. ئەمە بۆ ئەوەی هەم حکوومەتی هەرێمیش بەرچاوڕوونی خۆی ببینێ کە لە 2020 بودجەکەی چەندە، لە 2020 بودجەی تەشغیلی و بودجەی موچەخۆران چەندە لە وەساڵانی دواتری، چونکە ناکرێتەوە هەموو ساڵێک هەم حکوومەتی هەرێمیش لە دڵە ڕاوچێ بێ، هەم خەڵکیش بزانین ئایا لە پەرلەمان بودجە پەسەند دەکرێت یان نا بۆ هەرێمی کوردستان.